لارێکی دۆستانە دووەڵبژاردەیە سێرەکانی کوردستان و عێراق لەسەر یاریگای فرانس یاریەکە لە ڕۆژی وەرشی کوردستان بەڕێوەچوو لە هەردوو هەڵبژاردەش ئەستێرەی بەرچاو یاریان دەگرێت لە خولەکی هێژدا ئەحمەد سەلاح ئاسێری پێشوویانی هەولێر و هەڵبژاردەی عێراق توانی گۆڵێک تۆمار بکە. ئاسێرەکانی کوردستان زۆر هەوڵی گۆڵ یەکسانیاندا بەڵام گۆڵپارێز دیار و ئاستێرەی عێراق و ڕایەنوەری گۆڵپارێزانی یانی هەولێر لە پێشوودا جەلیل زیدان بربەستی هەموو هێرشەکانیدا بووە. لە نیوەی دووەم یاریەکە ئەرسەلان جەلال توانی ئەنجامەکە بۆ ئەستێرەکانی کوردستان یەکسان بکاتەوە بەڵام ئەحمەد کازم بەلەدانێکی ڕاستەوخۆی جوان توانی ئەستێرەکانی عێراق پێش بخاتەوە. بەر لە کۆتایی هاتنی یاریەکەش سەمیر بابۆ ئەستێرەکانی کوردستانی لە شکست ڕزگار کرد و گۆڵی دووەم و یەکسانی بە شێوازێکی جوان تۆمار کرد. بێگومان هەستێکی زۆر خۆشمە بە ئەوڕۆ گەڕامەوە بۆ زمانی کۆنی یاریزانی بەڕاستی یاریکردن لە چوارچێوەی سەوز زۆر هەستێکی خۆشترت پێ بەخشێ. بەڵام ئێمە لە وەرزش دوور نەکەوتینەتەوە بۆ پێی کە ڕاهێنەرین، بەڵام ئەمڕۆ دەرکەوت بۆم ئەرچی یاریزانەکانم لە یاریگا زۆر قورسە بەڕاستی زۆر جار ئێمە پاڵەپەستۆی زۆریان نەخەینە سەر، بەڵام ئەبێ بۆ ئەوەی بگەی بە ئەنجام ماندووبی، بۆ ئەوەی بگەی بە ئەنجام زیاتر هەموو دەستە و مێشکت بەکاربێنیم. بێگومان هەستێکی زیاتر خۆشم هەبوو و سوپاس بۆخوا کە توانیم بگەم یەکێک لەو برادەرانم کە گۆڵ بۆ هەڵبژاردەی کوردستان تۆمار کە ئەمڕۆ لە شکست نەجاتمان بێ بە هەر چۆنێک بێت توانیمان یاریەکە یەکسانی بکەینەوە. حقيقة يوم جميل ويوم سعيد، يعني فرحانين احنا بعودتنا إلى محافظتنا محافظة أربيل. الاحتفالية بحد ذاتها هي مناسبة جيدة وفكرة ممتازة لتقوية الروابط بين أطياف الشعب العراقي. لي ذكريات جميلة جدا في ملعب فرانس حريري، يعني اليوم رجعتوني إلى سابق، يعني قبل 7 سنوات يعني كنا نستمتع ونمتع الجمهور. أرجع وأقول اليوم سعداء احنا بتواجدنا معاكم، وإن شاء الله هاي المبادرة تتكرر إن شاء الله.